فەرمێ لەوێ ویسمان لە جێگایەکە لا بدەین پشوو بدەین هەر دارێک سێبەری زۆر بووە بەجێمانێژ دەمان با ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم چێتە ژێری پشوو بدە ئەفەرمێ دارێکی سێبەراوی دۆزیەوە چوویە ژێری خەوی لێکەوت و شمشێرەکەی هەڵواسی و بەدارەکە کابراایکی دەشتەکی هاو شمشێرەکەی داگرت و رسول الله صلى الله عليه وسلم چاوی کردەوە بەسەر سەری وەستا بە شمشێرەکەی رسول الله صلى الله عليه وسلم وتی ئەی محەممەد صلى الله عليه وسلم کێو پارێزێ لە من سەرداودی لێ مەترسی وتی نەوەڵە لێو ناترس تی کێو پارێزێ لە من وتی الله جل جلاله ئەم پارێزێ لە تۆ نەیوت ئەو هەموو سەحابەیە الله جل جلاله چونکە لوبی تەوەکولەوەیە کە الله بەسەرەتا و کۆتایی هەموو شتەکان زانی سەر فەرمی الله ئەفەرمێ سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تهدیدیان کرد و بەرەوڕی هاتن و خۆی شمشێرەکەی دانایە و دانیشت دا لێرای تاوکاری ڕیوایەتەکەی نەهێنا فەرمی رسول الله صلی الله علیه وسلم شمشێرەکەی گر بەدەستی وتی ئەی تۆ لێ مەترسی تیاڕاوە کەزە و پارێزێ لە من کوردی ناوەڵە تسليم بوم وخيانم لبردسي تو بتاعتي تكر الله اكبر ويسي رسول الله بكوجيت طب لا بلي بها رسول الله صلى الله عليه وسلم فرمي مسلمان بوتي مسلمان نام دائما في باش بك يا مسلمان باش ترى لو كافر وبيكوجي مسلمان زيك كافر كم يجي اگر بكوجي هر كافر كمك كم يعم باش ترى مسلمان زيك كافر كم كا يا كافر كم بابتك دوقات فرقية وتي نوالا مسلمان ناب چەند خۆشە کافر بی و ڕاستگۆش خۆی تو ئەی نیفاقکە لە ترسا بڵێ با مسلمانە بەس پیاو بوو زۆر خۆشە دوژمنەکە و پیاو بێ رسول الله صلی الله علیه وسلم هەڵوێستی جوامێرانەی دایمە بەرزنرخانەوە هی کافریش بوو بێ فەرمووی بەس بەرم بە وعد بێ هەرگیز دژی تۆ شەڕ نەکەم زۆر پیاو بوو ئازادی کرد و هەرگیز دژی رسول الله صلی الله علیه وسلم شەڕی نەکرد نەبینرە ئەڵێن دوای ژاو مسلمان بوو دوای فەتحی مەککە هۆزەکەشی هەمووی هێنا داخل ئیسلام ئەگەر ئینسان جوامێریتیا بێ کافریش بێ ڕۆژی ڕۆژانە بێ بە پیاوە گەڕێتەوە سەر ئیسلام بەس جوامێریتیانە بێ وەڵای مسلمانیش بێ ڕۆژی ڕۆژان مرتەد دەبێتەوە نامەرد و ناپیا و خیانەتکار بێت بۆی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ ئەو سێ نیشانەیەتیایە بێ منافقێکی خالص یعنی ئیمانی لەگەڵ نییە هیچ چاڕێ بەبێ ئیمانی لەگەڵ إذا حدث كذب وإذا اؤتمن خان وإذا خاصم فجر وعهد غدر لروايتك ثلاث شوار يعني براسي اگر انسان ناخي لو انا بطالبه او انسان كي جواميرونيه جوامير كجوامير يجبو هداية هر ورقه هر راسه بيته باشا